بینەرانی بەڕێزی ڕۆژهەڵات تیڤی و بەرنامەی کرێکار، بە یەکێکی دیکە لە بەرنامەکانی کرێکار کە لە ڕاستیدا ئاخرین ئەڵقەی زەنجیرە بەرنامەی کرێکاریشە ئاتینەوە لاتە بۆ تاوتوێکردنی ڕۆڵ و ئامانج و ئەو تەوەرانەی لە بەرنامەی کرێکاردا هاتوونەتە ئاراوە لە ماوەی ڕابردوودا. میوانداریەتی دوو میوانی زۆر بەڕێز هاوڕێیان ئاواتی قوڕیشی و هاوڕێ سامان ڕیشە ساحبمان کردووە کە هەردووکیان لەو کەسانە بوون کە لەم بەرنمەیە ڕۆڵیان گێڕاوە و لە سەرەتای دەستپێکردنی ئەم بەرنامە و هەروەها بەرنمەکانی تری پەیوەندیدار بە پرسە کرێکاریەکان لە ڕۆژهەڵات تیڤیە ڕۆڵیان گێڕاوە و بەرنمەیان کردووە بە هەم بە شێوەی پێشکەشکار و ئامادەکاری ئەم بەرنامە گەلەی لەم چەشنە ڕۆڵیان گێڕاوە و کاریان بۆ کردووە. هاوڕێیان زۆر بەخێر بێن، هاوڕێ ئاوات، هاوڕێ سامان زۆر زۆر خێر بێن بۆ بەرنامەکەی خۆتان. کاوات پرسیارەکانم لە جنابتەوە دەست پێ دەکەم. ئێوە هەر لە سەرەتاوە دیارە ڕۆژهەڵات تیڤی بۆ خۆی بەرنامە و شتی پەیوەندیدار بە تەوەرە جیاجیەکانی و پرسە جیاجیەکانی کرێکاران بەگشتیەوە زۆر بەرنامەی لەو چەشنەی کردووە لە هەر لە دەستپێکردنی ئەم کاناڵە ئاسمانیەوە، بەڵام بۆ ماوەیەکی نزیک بە 2 ساڵێک دەبێ بەرنمەیەکی تایبەتی لەسەر کرێکاران داناوە و بەگشتی ئەو پرسیارە گەرەکمە لە جنابت بکەم کە ڕووی بەرنامەی کرێکار لە کێ و بۆ چییە لە ئەمانجا؟ بەڵێ سەرەتا منیش سڵاوی دووبارەم هەیە بۆ بینەرانی عەزیزی ڕۆژهەڵات تیڤی و هەروەها بینەرانی خۆشەویستی بەرنامەی کرێکار و سەرجەم کرێکارانی کوردستان کە لە هەرکوێ ئێران و سەرجەم خەڵکی کرێکار و چەوسا و زەحمەتکێش. ئەگەر باس لەوە بکەین کە ئەم چەشنە بەرنامانە لە میدیای حزبێکی وەکو کۆمەڵەدا یان لە ڕۆژهەڵات تیڤیدا ئامانج لێیان چییە، من ناتوانم لەوانەیە ئاماژە بە هەمووی ئامانجەکان بکەم، دەتوانێت ئامانجەکان فرە ڕەهەند بن. لە سەرەتادا بۆ وێنە دەتوانین ئاماژە بکەین بە ئیفشاگەری ئەو سیاسەتە چەوتانەی کە ڕژیمی کۆماری ئیسلامی بە نیسبەت کرێکاران و خەڵکی چەوساوە و زەحمەتکێشەوە هەیەی. دەتوانین ئاماژە بکەین بە تێکۆشان بۆ دەوربینین لە بەدیهێنانی هۆشیاری کرێکاری. دەتوانین ئاماژە بکەین بە خەفەقانێکی کە ئێستا سەرتاپای ئێرانی داگرتووە و هەم دەنگی بزوتنەوەی کرێکاری و هەم دەنگی باقی بزوتنەوەکانی دیکە لەژێر گوشارێکی یەکجار لە ڕادەبەدەردایە بۆ کەپکردن. لەوانەیە ئەوە هەوڵگەلێکیش تێکۆشان بێ بۆ ئەوەی کە لەم خەفەقانەدا دەنگی کرێکارانی لە پاڵ دەنگی بزوتنەوەکانی دیکەدا بە موازاتی یەکتری خەفە نەکرێت. دەتوانێت هەوڵێک بێت ئەم چەشنە بەرنامانە و ئەم چەشنەکارانە بۆ تێکۆشان لە ڕاستای بەڕێکخستنکردنی کرێکاران. تازە لەوانەیە تەواوی بەرنامەی کرێکاری ڕوو لە فەقەت لە چینەکەم داهاتەکانی کۆمەلگانە بێت. زیاتر پیشاندانی مەینەت و ئازاری چینی کرێکار و زەحمەتکێش و ئەو خەسارانەی کە هەژاری و نەداری و ئەو خەسارانەی کە پشتگوێ خستن و پەراوێز خستنی کرێکار و خەڵکی زەحمەتکێش وەک هێزی بەجوڵە دەرهێنانی کۆمەلگا خەسار دەگەێنێت بە مەبەستمەوەی کە خەسار دەگەێنێت بە سەرتاپای کۆمەلگا. پیشاندانی ئەوان تازە بە چینە باندەسترەکان، پیشاندانی مەینەتی و ئازاری ئەوان بە چینە باندەسترەکان، ئاگاکردنەوە هۆشیارکردنەوەی سەرجەم خەڵکی بە ویژدان و ئینسان دۆست و مرۆڤ دۆست ئەگەر چی لە تەبەقەی کرێکاریشدا نەبن لە چینی کرێکاریشدا نەبن، ئاگاکردن و هۆشیارکردنیان لەو مەینەت و ئازارانەی کە خەڵکی کرێکار و زەحمەتکێش دەیکێشێت. دیارە پرس و بابەتی کرێکاری
شاخە و ڕەهەند و لایەنی جۆرە و جۆری لێ دەبێتەوە. ئەگەر بمانێ ئاماژە بە هەموو ئامانجەکان بکەین لەم جۆرە هەوڵە میدیایانە، لەوانەیە نەتوانین هەمویان لێرەدا بە پلە دەستەبەندی بکەین، پۆلیۆنبەندی بکەین. بەڵام یەکێک لە خاڵەکانی کە لە جوابی پرسیارەکەی بەڕێزدا من پێم خۆش ئاماژەی پێ بکەم لەوانەیە ئەمە بێت کە ئێستا باسی دەکەم. هەموو کەس دەزانێت کەشی سیاسی لە ئێران بۆ بە تەبعیش بە دوای ئەویشدا کەشی کۆمەڵایەتی لەژێر خەفەقان و تاپڵۆسینێکی وهادایە لەلایەن ڕژیمێکی تۆتالیتارەوە کە تەنیا ئەرکەکەی بەبڕۆ تەنیا کارەکەی لە دژی سەرتاپای کۆمەڵگا و لە دژی ئەو کەسانی مافخوازن تەنیا کارەکەی تاپڵۆسین بە خاڵی نییە، بەڵکە کۆمەڵێک تەرفەند و ڕاهکار و دەسیسە و شگرد و شێوازیشی هەیە بۆ بەلاڕێدابردنی بزوتنەوەکان وە لەوانە بزوتنەوەی کرێکاری. تۆ سیر بکە لە یاسای کاری کۆماری ئیسلامیدا کە بە بڕوای من شۆوی نمایشێکی یاسای کارە هەوڵ دراوە بە چەشنێک لە چەشنەکان دیکۆڕێک لە یاسای کار دروست بکرێت بۆ ئەمانە ویان هەوڵ دراوە بە چەشنێک لە چەشنەکان بە جۆرێک لە جۆرەکان پێکهاتە و ئیتحادیە و ڕێکخراوهای سنفی و ئەوەی کرێکاری دروستیان ویز ناوەکەی بۆڕن هەر وشەی کرێکار خۆی بگۆڕم بیکەنە کار. بەڵێ ئەوان لە شەبی سازیەوە بیگرە هەتا مەسلەی ماهوارە و فەزا بوو هەموویوانە نیویان هەیە نێوەکانی هەمووی تایبەتە بە ئیدۆلۆژی و بە نێوی کەسە ئاینی و مەزەبی شتەکانی خۆیان پێیان خۆشە ئەو جۆرە نێوانە لەسەر هەموو شتێک بنێن هەر چی کە نەبێت لە بازنەی ئایدۆلۆژی ئەواندا ئەوان پێیان خۆشە نەی بۆ بدۆزنەوە و جۆرێک لە جۆرەکان ڕەنگی خۆیانی لێ بدەن ڕووکەشێک لە ڕەنگی خۆیان لێ بدەن و من جملە لەوەش پرسی لەوانش پرسی کرێکار یاسای کرێکار مافەکانی کرێکار وە بزوتنەوەی کرێکار ئەوان هەوڵێکی زۆریان هەیە بۆ ئەوەی کە بەم جۆرە بەدیل دروستکردن دەستی چالاکانی کرێکاری و خەمخۆرانی واقعی و ڕاستەقینە و مەیدانی کرێکاری کۆتا بکەن لەوەی کە بتوان ڕێکخستن بکەن تەشەکول دروست بکەن کرێکاران بەیەکەوە هاوهانگ بکەن. بۆیە بۆ جمهوری ئیسلامیەکی کە هەم لەم بۆ بزوتنەوەی کرێکاری دەوێت بەدیل دروست بکات بۆ بزوتنەوەی ژنان بۆ خۆی سیغەدا دێنێت دەوێت بەدیل دروست بکات بۆ بزوتنەوەی نەتەوایەتی دەوێت مۆدلی خۆی پێشکەش بکات و ئەوانە و هەمووشی لە ڕاستای کۆنتترۆلکردنی ئەسڵ و ئەساسی خودی مەسئلەکان و مۆزوعەکاندایە لە بەنسبەت مەسلەی کرێکاریشەوە دەقیقەن هەرو کارە دەکات بۆی کە بەهانێک نێڵێتەوە بۆ خەڵکی واقعەن مافخواز کە لە مەیداندا بن بڵێ ئەگەر لایەنگر و لایەنگری پرسی کرێکاری بە دوواداچوونێکی وەرەوە اتحادیە ئیسلامی کرێکاری وەرە لە نێوەدا بەشدار بن ئەوە یاسای ئیسلامی کار ئەوە یاسای ئیسلامی زیندان ئەوە یاسای ئیسلامی ئەوە زانکۆی ئیسلامی ئەوە علومی ئیسلامی علومی ئینسانی ئیسلامی بۆ ئەمەش ببەخشە من بیستم ئەوە ئارز بکەم کە دقیقەن بۆ پرسی کرێکاری ژاوا دەکات و یەکێک لە ئەرکەکانی ئەم جۆرە هەوڵە میدیایانە لەوانەیە ئیفشاکردنی ئەم دەسیسە و پیلانانەی کۆماری ئیسلامی بێت و پێشگرتن بە لە ناوبردن و هەرچی زیاتر متەفەڕەقکردن و کە بەداخەوە ئێستا پراکەندەیە بزوتنەوەی کرێکاری بۆ شێوازەی کە دڵخوازە هێشتا متشەکل نیەوەن و بۆ پێشگرتن لە نابودکردنی ئەو بزوتنەوەیە لە مەیدانی واقعی خۆیدا دەتوانێت ئەمەش یەکێک لە هەوڵەکان بێت لە پاڵ هەوڵی خەڵکی دیکە و لە پاڵ هەموو ئەو کارانیدا کە پێویستە بکرێت. سپاس سڕووەکەم لە جناوت کاک سامانی ڕیشە ساحبی بەڕێز ئێوە بۆ خۆتان هەم ئامادەکاری ئەم بەرنامە بوون و هەم پێشکەشکاریش بوون یەک دەورە و دیارە زۆر پرسی پەیوەندیدار بە کرێکارانەوە لەو بەرنامە هاتووەتە ئارا و پێشکەشتان کردووە پێتان وایە ئێستا لە ڕوانگەی خۆتانەوە دۆخی کرێکاران چۆن هەڵدەسەنگێنن پێتان وایە ئیسە بزوتنەوەی کرێکاری
لە ئێران بەگشتی و کوردستان بە تایبەتی کە مەبەستم کوردستانی ڕۆژهەڵاتە لە چه حاڵێکدایە ئێستا؟ منیش سڵاو ڕێزمێ بۆ هەموو بینرانی خۆشەویستی ڕۆژهەڵاتی و هەروەها بە تایبەت هۆگرانی بەرنامەی کرێکار و مستافیان بەدەکاری و بەرنامە ئێمە کە کاتێک باس لە مەسەلەی کرێکاری بزوتنەوەی کرێکاریە کرێت لە ئێران بگشتی لەگەڵ کۆمەڵگای ڕوبەروە بن کە 170 کۆمەڵانێکی خەڵکی زەحمەتکێش و چەوساوە پێکێنێت لەواقعدا دیارە باسکردن لە خودی بزوتنەوەی کرێکاری و بارودۆخی کرێکاران و هەڵسەنگانی بارودۆخی کرێکاران شتێکی ڕۆژانەیە ڕۆژەفێکی کە هەموو ڕۆژە باسەکرێت لە هەموو میدیاکانە بزوتنەوەیکە کە زیندووە هەموو کات و ئێمە هەموو ڕۆژە لە میدیاکان لە ڕاگەیاندنەکان لە ڕۆژنامەکان زۆر هەواڵی لەو چێژ نابیستن هەواڵی کوشتنی کرێکاران مردنی کرێکاران هەواڵی دەست بەسەرکردنی چالەکان و پێشڕەوانی بزوتنەوەی کرێکاری وە زۆر شتی تر لەو چێژ نەدەبیستین بۆیە بزوتنەوەی کرێکاری بەستم بۆیکە بزوتنەوەیەکە کە لە پاڵ هەموو بزوتنەوەکانی دیکەی کوردستان و ئێران کە هەیە بزوتنەوەی خوێندکاران ژنان مامۆستایان بزوتنەوەیکی هەمیشە زیندووە بەڵام لە هەماڵگاردا لە ئەمان کاتە بزوتنەوەیکی پان و بەرینە بەڵام فەقیریشە بە حەقیقەت کە دیارە هۆکاری لاوازبوونەکەی بتوانین لە تەوەرێکی تر باسی بکەین بەگشتیەوە کە بتوانین بڵین کە مەبەست لە ئەوەی کە بۆچی بزوتنەوەی کرێکاری هەمیشە بزوتنەوەیکی زەق و بەرچاو و باز دەکرێت ئەوە کە سەرەتا باسم کرد کاک مەدی بزوتنەوەی کرێکاری تۆ حساب کە ئێستا کۆمەڵگای کوردستانی خۆمان کۆمەڵگای ڕۆژهەڵات کوردستانی ڕۆژهەڵات کۆمەڵگایەکە کە بەپێی ئامارەکان کە دراوە 185 کرێکاران پێچێنن وە کرێکار کێ دەگرێتەوە ئێمە هەموو کات کە باسی کرێکارە کرێت پێمان وایە کە کرێکار کتاکێکە کە بەیانی هەڵەسە لە خەوت سەعاتی حوتی بیانی لە مایانی کار چاوەڕێ بێت کەسێ بیبە بۆ سەرکار بەڵام بمانەی واقعەتی خۆی کرێکار فقط بەو ناڵێن ئێمە ژنانی کرێکارمانەیە منداڵانی کارمانەیە کاسبکارانی سەر سنوورمان هەیە وە زۆر شتی لەو چەشنە بۆیە بزوتنەوەی کرێکاریە کۆمەڵگای کرێکاری کۆمەڵگایەکی زۆر پانوبەرینە وە زۆر کەس لە خۆ دەگرێت ئەوە لەسەر ئەوەی ئەگە هەڵسەنگانێکمان بێت لەسەرەوەی کە بارودۆخی ئێستاکەی چینی کرێکار لە ئێران بەگشتی و لە کوردستانی ڕۆژهەڵات بە تایبەتی چۆنە دیارە هەموو کات چینی زەحمەتکێش هەر کات کە قەیرانێک ڕوو لە کۆمەڵگایەکات ئەوڵین چینێکە هەمیشە بەداخەوە تووشی قەیران دەبێت چینی کرێکارە چینی زەحمەتکێشە کە ڕاستەوخۆ ناڕاستەوخۆ کاریگەرێکی زۆر خراپی لەسەر ژیان و گوزەرانی کرێکاران دەبێت تۆ بۆ نمونە حساب بکە ئێستا بەپەی خودی ئاماری بانکی ناوەندی کە لە چەند ڕۆژی ڕابردوو ئیعلامی کرد 24% دانیشتوانی خەڵکی ئێران دەرفەتی کاریان نییە ئامارێکی زۆر بەرزە بەڕاستی لەو ئامارەی تر کامێنێتەوە ینی لەو 57% تر کە ئەمێنێتەوە کە ئەوەی کە سەرقاڵی کارمنیا کاریان بێت لە بنەماڵێکی 5 کەسی یەک نەفەریان فقط کارەکەات یعنی تو حساب کە لە بنەماڵێکی 5 کەسی یەک کەس کارەکەات ئەوە خۆی قەیرانە بەڕاستی لەسەر ئەوەی کە بارودۆخەکەی مەگشتی چۆنا کاک مەدی ئێمە هەموو ڕۆژێ هەواڵی کوژانی کرێکاران لەسەر کارەویستی نەبوونی ئیمەنی شوێنی کار کامە یەکێک لە گەورەترین کێشەی کرێکارە لەسەر کارە ئیمەنی بێداشتی کار بە حەقیقەتیا نەبوونی کەرەستەی پێویست لە شوێنی کار کە بەداخەوە بوونی نییە ئەتوانین باسی بیمەی نەبوونی بیمەی بێکاریکەین بۆ کرێکاران ئێستاش بەشێکی زۆریان بیمەی کرێکاریان نییە ینی بیمەی کار ئەوان لەبەر ناگرێت بەداخەوە لێرە کەوانەی کەمەوە من لەم ڕۆژانە بڕیار وایە کە یاسای بیمەی کرێکارانی بیناسازی بگۆڕن بەندێکی دوو تەبسەرەیە کە ئەگەر ئەو کارە بچەسبێت و ئەو بڕیارە جێبەجێ بکەن لە 1,800,000 کەس لە کرێکارانی بیناسازی کە ئایسە بوونیان هەیە لە ئێران بەگشتیە فقط 800,000یان بیمەکراون بەڵام ئەگەر ئەوە بچەسبێنن تەنانەت هەرچەند کە ئایسە ئەو 800,000 فقط بیمن 400 لە ئەوانیش ناگرێتەوە ینی بیمەکەیان حەقی بیمەکەیان لێ ئەسەندرێتەوە
کاک مەهدی منێش ئەرزی جامتان کەم خودی دانانی یاسای کار لە ئێران ئەوە کە کاکاوات باسی کرد دیکۆڕیە فورمالیتەیە یاسای کاری ئێران 203 مادە لە خۆ دەگرێت لەو 203 مادە کە لە خۆ دەگرێت نزیکی 200 مادەی فقط بە قازانجی خاوەنکارە یعنی شتێکی فورمالیتەیە هیچ شتێکی بە قازانجی کرێکار نییە باسی ئەو تەپسەرایەکە کە بگۆدرێت لەسەر کرێکارانی بیناسازی هەموو بیمەی کار لەسەر کرێکاران بیمەی کاتیە بیمەی دایمی نییە بۆیە هەمووی ئەوانە شتێکی فورمالیتەیە کە خانەی کار یا ماڵی کرێکار هەموو ساڵێک کە نزیک دەبێتەوە ساڵ دەگۆڕێت هەمیشە کە ساڵ دەگۆڕێت دێن دەستکارێک لە تەپسەرەکان و مادەکان یاسای کاردانن ئەوش فقط بۆی کە بێژن بەڵێ یاسای کار لە ئێران بوونی هەیە و لە بەرژەوەندی چینی کرێکارە کە بەداخەوە هیچ شتێکی وا لەو تەشنە نییە بە حەقیقەت پێم خۆشە باسی شتێکی تر کەم کاک مەهدی لە ئێران چوونە سەرەوەی هێڵی هەژاریە هێڵی هەژاری لە ئێران زۆر زۆر قیرانەوەی بەڕاستی زۆر چوەتە سەر و کە ئەمەش ئەوەی کە ئامارەکان ئامارێکی فەرمی نییە لەلایەن خودی حکوومەتەوە یا بەداخەوە لەسەر خودی کێشە و گرفتەکانی کرێکاران زۆر جار ئێمە زۆر هەواڵی کرێکاری دەبیستین بەڵام بەداخەوە بڵاو ناکرێتەوە نییە کەمە بۆیە فەقیری و هەژاری بەڕاستی چینی کرێکاری کردێتەوە کۆمەلگای ئێرانی کردێتەوە بەدایبەتی کۆمەلگای کوردستان ئامارەکان ڕۆژ بە ڕۆژ زیاتر دەبێت چوونە سەرەوەی نرخی شتومەکە لە ئێران تۆ حساب بکە مەسەن کرێکارێک لە ئێران حەقدەسی 600 تمەنە کە بۆ ساڵی نەوەسی دامین کراوە لەو 600 تمەنە کە بۆ کرێکارێک لە ڕۆژە دامین کراوە حسابی کە بە ئەمارێکە حسابیان کردەوە بۆ بنەماڵێکی 4 کەسی ینی تۆ هەتا سەری مانگیش هیچێکت بۆ نامێنێتەوە چەندێکی بێ بە خەرجی بیمەی خۆتە چەندێکی بۆ خواردنە چەندێکی بۆ حەقی کرێخانووە بۆیە کەمبوونی حەقدەسی کرێکاران ئەوەش خۆی یەکێک لە کێشە گرفتەکانی هەرە سەرێکی کۆمەلگای کرێکاریە دواکەوتنی حەقدەسەکان ئێمە ڕۆژانە هەواڵیەوە دەبێسین کە کرێکارانی فلان شار فلان کارخانە مانیان گرتووە لەسەرەوە کە حەقدەسەکانی دواکەوتووە بەردەوام یان نەدانی حەقدەستە جا ئەمە بۆیە من پێم خۆشە بێم سەر ئەو پرسیارە جنابەت چونکە هیچ یاسایەکی کار لە بەرژەوەنی چینی کرێکار نییە کرێکاریش ناتوانێت بتوانێت بە یاسایەکی کار حەقی خۆی لە خاوەنکار بسێنێت بۆیە لە بەردەم فەرماندەریەکان یا مەسەن کارخانەکان مانەگرن کەوێش بەداخەوە دوای چەند مانگیش هیچ جوابیشان نییە هیچ وەڵامیشان نییە بۆیە ئەوانە کۆمەڵی کێشە گرفتێکە لەسەر چینی کرێکار هەیە و هەموو ڕۆژێکیش ئەو چینە بەداخەوە دامەگیریان دەبێت بەڵێ سپاس هەوڕێوات پێم خۆشە ئێوە وەک کادرێکی کۆمەڵ تێڕوانینێکی کورتمان بۆ بکەن لەسەر بیرکردنەوەی کۆمەڵە لەسەر پرسی کرێکاران و جیاوازیە فکریەکانی لەگەڵ لایەنەکانی ترا من ئەوە هەر کەسێک کە مێژووی کۆمەڵە شارەزابێت و بەتایبەت کەسان و نەسلەکانی پێشێمە کە ئێستاش خۆشبەختانە زۆریان لە قەیدی حەیاتدان لەلایەن کەسەوە پێم وانییە نکۆڵی بکرێت کە مێژووی کۆمەڵە وەکو هەر جریانێکی دیکەی سیاسی و کۆمەڵایەتی قۆناغگەلی تایبەت و جۆراوجۆر و تێپەڕاندووە لە بەشێک لە زۆربەی ئەم قۆناغانەدا هەلومەرجی نێوخۆی کۆمەڵگاکەی خۆی هەلومەرجی منتەقەکەی و لەوانەیە حتمما بە بێگومانیش هەلومەرجی جیهانی وە زۆر شتی دیکە داخڵ بوون و دەخیل بوون لە سازکردنی ئەم قۆناغانە لە تەمەنی کۆمەڵەت لە سەرەتایەوە لە سەرەتای پێکاتنی کۆمەڵەوە کە لە تەمەنی ئێمەدانیە و هەتا بە ئەمڕۆکە و بە ئێستای کۆمەڵە بەڵام بە هەمووی ئەم قۆناغانەوە کە تێپەڕی کردووە بە هەمووی ئەو پێداچوونەوەی فکری و نەزەری و لەوانەیە حتا دەستەبەندیهای فکری و نەزەری و شێوازی ڕوانین و جیهانبینی و بە هەمووی ئەوانەوە و بە جیاوازیەکانیەوە بەڵام هیچ کاتێک پرسیەکی سەرەکی و ئەساسی بە ناوی پرسی کرێکاران و زەحمەت کێشان و خەڵکی کەم داهات و دەرامەت چینەکانی خواروی کۆمەڵگا لەو بەحسانەی کۆمەڵەدا حەزر نەبوون و هەمیشە ئەنسوورێکی سابتی نییە ئەو بەحسانە بوو سەر تاپەی مێژووی کۆمەڵە تەماشا بکە بخێنەوە
بە مەوردی وا بەرناخۆی کە هەمیشە یەکێک لە بناغەکان و کۆڵەکەکانی تەفەکوری کۆمەڵە نەبوو بێت. ئەوە لە مێژوویدا وەکو عنسورێکی سابت مەسەلەی کرێکاران و زەحمەتکێشان وەکو باوەڕ و ئارمانیش، بەڵام لە بیرمان نەچێت هاوکات لەگەڵ ئەمانە کۆمەڵە و کاتێکیش ئەمن دەڵێم کۆمەڵە مەبەستم کۆمەڵی شۆڕژێر زەحمەتکێشانی کوردستانی ئێرانیشە زیاتر کە لە سەرەتاوە بۆنیەوە کاری کردووە، خۆی تایبەت و تەرخان نەکردووە بۆ وەڵامدانەوە بە تاکە کێشەکانی کۆمەڵگاکەی خۆی، تێکۆشاوە لە کێشەکانی کۆمەڵگادا نەچێتە پێشەوە و تەنیا بە قەولی فاروتنی درەخت ببینێ، بێتە دواوە و جەنگەڵێک لە کێشەکان ببینی و ئەوی تەسەلوتی بێ بەسەر کێشەکاندا و لەسەر بنەمای عەداڵەت و لە دەلاقە و ڕوانگەی عەداڵەتەوە ڕوانیوێتی بۆ سەرجەمی ئەو کێشانە کە یەکێکیان دەتوانێت بۆیە دەڵێت حیزبی کێشە فرە چەشنەکانە لە ڕوانگەی لە نوقتەی دەستپێکی عەداڵەتەوە دەڕوانێتە مەسەلەی کرێکار و زەحمەتکێش و چینی کەم داهات و دەرامەت، دەڕوانێتە مەسەلەی ژنان، دەڕوانێتە مەسەلەی لاوان، خوێندکاران و باقی چین و توێژەکانی کۆمەڵگا و باقی کێشە کۆمەڵایەتیەکان و ئەرزم بە خدمەتت لەوانەش پرسی نەتەوەی لەوانەش ئەرزم بە خدمەتت حتا ژینگە و هەموو ئەم شتانە لە نێو ئەمانەدا ئەگەر حیزبێک و لایەنێکی سیاسی و تەفەکوور و جەریانێکی کۆمەڵایەتی بێ وەڵام دەرەوە بێت بە سەرجەمی ئەو کێشانە دەبێت وەها داڕشتەیەکی لەباری نەزەری و فکریەوە هەبێت کە لە بەرنامە و پرۆگرامی ئەودا هیچ کامی ئەمانە یەکتر بڕ نەبن، بۆ وێنە فکوسی زیادە لە حەد لەسەر پرسی کرێکاری نابێ ڕێگر بێت لەوەی کە کۆمەڵە بیری لەوە کردێتەوە، کە نابێ ڕێگر بێت لەوەی کە دینامیزمی سیاسی لەدەست بدات، دینامیزمی نەزەری و فکری لەدەست بدات و باعث ببێت کە باقی کێشەکانی دیکەی کۆمەڵگا نەبینێت. کاتێک ڕوو کاتە مەسەلەی ژن دیسانەکانی هەمیسان بۆ معنایە نیە، هاوکات لەگەڵەوەی کە بۆ هەر کامێک لەوانەوە بوو پاشەکشەنەکردن لە مافی هەر کامێک لەوانە پرەنسیپایەکی هەیە، بەڵام وان نەبێت کە زیادە لە حەد چوونە پێشەوە لە یەکێک لە کێشەکان باعث بێت لەوانەی دیکە نەبینێت. ئەوەن دەتوانم بڵێم یەکێک لە جەزابێتەکانی کۆمەڵی اتفاقاً ئەو بابەتەیە کە تەلفیقێکی دروستی لە مەسەلەی کرێکار و زەحمەتکێش و چینی کەم داهات و دەرامەت وە چەپبوون لەگەڵ بە دوواداچوونی مافە نەتەوایەتیەکان و ئەو بەشەی دیکە لە ژیانی کۆمەڵایەتی و سیاسی خەڵک تێکەڵ نەکردەوە توانیویەتی بە شێوازێکی دروست تێکەڵ کێشیان کە بە شێوێک کە یەکتر بڕ نەبن. هاوکات هیچ کامێک لەمانە وەکو ئایدۆلۆژیەکی وهای پێ نەیەت کە دەست و پای جوڵانەوە و بزوتنەوەکە ببەستێتەوە، بۆ وێنە زیادە لە حەد بە ئیدۆلۆژی کردنی پرسی کرێکاری نەبێتە هۆی ئەوەی کە هاوکات لەگەڵ ئەوەی کە دەزانێت خزمەت بە خودی پرسی کرێکاریش نەکات نەبێتە هۆی ئەوەی کە بۆ وێنە پرسی نەتەوایەتی فرامۆش بێت. پرسی نەتەوایەتی وەها بگرێت ئەو پرسانە ینی هەن لە ئاستێکە لە نەزەری فکریە و لەلایەن کۆمەڵەوە، ینی پرسی ژنان، پرسی کرێکاران و پرسەکانی تر لە ئاستێکدایان یا ئەوەی کە زۆرتر لەسەر پرسی کرێکاراندا کۆکی یەکات و زۆرتر سوورە لەسەر کاگمێدی لە ئەسنادی بەتایبەت دیارە من لەوانە ئەسنادی دیکەش بێت و ئەوانە، بەڵام بۆ وێنە ئەگەر بڕوانینە ئەو ئەسنادەی کە تایبەتن بە فۆرمولەکردنی هاتنە دەرەی کۆمەڵی شۆڕەژێر یان پرۆسی ساختکردنەوەی کۆمەڵی شۆڕژێر زەحمەتکێشانی کوردستانی ئێران ئەگەر سرت بدەیتە ئەوانە مەجموعەیەک بەحسی جالبی تێدایە، بۆ وێنە دەڵێ کۆمەڵگا لولەی ئازمایشگان نییە کە تۆ بە کۆمەڵگا بڵێ ئێوە دەستێک فقط مەشغوڵ بن بە پرسی کرێکاریەوە
دەستێکی دیکەش لێرە مەشغوڵ بن بە پرسی نەتەوایەتیەوە ئەوانەی وا کاری نەتەوایەتی دەکەن بڕۆن بە ڕێگای خۆیاندا ئام بچین بڵان چی دەکەن ئێمەش بە ولادا دەڕۆین شوێن بافە کرێکاریەکان دەکەوین ئەو مەبەستی وەیە کە کرێکارێکی کورد یا دەتوانین ئاوای تەفسیر و تعبیر کرێکارێکی کورد هاوکات لەگەڵەوەی کە تاکێکی جامعی کوردستانەوە کرێکارەکە مافەکانی لە دموکراسی گشتیشدا پێشێت کراوە چەند تەبەقە ستەمی لێکراوە مەبەستم بە چەند جۆری ستەم لێکراوە وشەی تەبەقە لەگەڵ تەبەقەکەی دیکەم پێم خۆش نییە بە هەڵە بگیرێ هاوکات لەگەڵ ئەوە دەتوانێت ژنێکیش بێت کرێکارێک بێت ژن بێت لە هەم مافە نەتەوایەتیەکانی مافە دموکراتیکەکانی مافە سینفیەکانی هەمووی وێگەڕا پێشێل کراوە تۆ ناتوانانی لە دەرونی ئەودا ئازمایشگایەک دروست بکەی و تەجزیە بکەی و ئانالیزی بکەی و لە نەهایەتدا لە سەرێکیان ساغی بکەیتەوە و دووەنەی هێشتووە وە گفتمانەکەی و گوتارەکەی ئەوەیە ئەمە نەبێتە هۆی ئەوەی کە کۆمەڵگا قوتبی بکاتەوە بۆ دوو قوتبیەک لە کۆمەڵگادا دروست بێت کە ئەم دوو قوتبیە لە نەهایەتدا هەم ڕێگر بێت لەسەرەوەی بۆ وێنێتۆ لە ڕاستای بەسەرکەوتن گەیاندنی مافە نەتەوایەتیەکانتدا بەسەرکەوتن نەگەی هەم قوتبێکی دیکەش دروست بکەی کە نێڵە لە ڕاستای بەسەرکەوتن گەیاندنی مافە کۆمەڵایەتیەکان و ئازادیە گشتیەکانی دیکە و تا پرسی مکامڵێکن بۆ پێکێنانی بزوتنەوە گشتیەکەوانی بەڵێ بزوتنەوە گشتیەکە و چون پرسیارەکەی جەنابەت لەسەر ئەوە بوو کە پرسی کرێکاری لەکوێی بەرنامە پلانی کۆمەڵەدایە من بە تێگەیشتنی خۆم دیارە من لەسەر ئەم خەتەی خۆمان قسە دەکەم ئەمن بە تێگەیشتنی خۆم پێم وە هەیە سیاست و پرۆگرامی ئەوەیە کە هیچ کامێک لەو پرسانە قوربانیەوەی دیکە نەبن و چۆنت پێ بڵێم تەنیا دروشم محوەر و دروشم تەوەر نەبێت و بەرنامەکانی لە ڕاستای لێک هەڵبڕاندن و قوتبیکردنی کۆمەڵگادا نەبێت بەڵام لە هەمان کاتیشدا لە پایەکانی و لە پێناسەکانی کۆمەڵەیە لە هیچ کوێ ناکرێت یەکێکی داعایەوە بکە کە دەکرێت کرێکار و کۆمەڵە لێک جیاب بکرێتەوە لە هەر شوێی کوردستان باسییان لە کۆمەڵە کرد بێگومان ڕاستەوخۆ سەرنج بۆ کرێکاریش دەچێت ڕاستەوخۆ سەرنج دەچێتە سەر کوورەخانەکان مانگرتنەکانی ڕاستەوخۆ سەرنج دەچێتە سەر چالاکانی کرێکاری و بەوە ناسراوە و پێناسەی کۆمەڵی لە پاڵ ئەوەدا کە پێناسەی دیکەشی هەیە ئەمە یەکێک لە پێناسە بەهێزەکانی کۆمەڵی بەم پێیە هەرچەندە ورد هەرچەندە بەشێنەیی و هەرچەندە بەرچاوگرتنی دۆخ بەڵام بە هەموو ئەوانەوە من پێم وایە چالاکانی کۆمەڵە چ لە ناوخۆ چ لێرە بۆ داهاتووی بەڕێکخستنکردنی هەرچی زیاتر و مۆبیلیزەکردنی هێزی کرێکاران لە کاناڵێکی سەحیحدا بەرنمەیان هەیە و دەبێت و هەمیشە بە ئەرکی سەرەکی خۆیان دەزانن پشتیوانی لەو چینە بەهاناوەچوونی داکۆکیکردن لە مافەکانی ئێفشاکردنی پێشێلکردنی مافەکانی هەوڵدان بۆی کە لە تەشەکولهای تایبەت بە خۆیان و سەربەخۆدا سەربەخۆ بە بێگومان بەبێ مەبەست دەم وشەیە ناڵێم سەربەخۆدا و لە ڕاستای بە ئامانجگەیاندنی هەنگاو بە هەنگاوی بە ئامانجگەیشتنیان لە مبارزەی هەنگاو بە هەنگاویاندا بۆ مافەکانیان ئەم چالاکانە پشتیوانیان دەکەن دەستیان پێیانەوە هەیە هیوادارم وەڵامەکەم زۆر درێژ نەکردێت مەبەستمەوە بوو کە بڵێم ناکرێت و دووشەی لە زیاد هەوڕە سامان پێتان وایە کە سازدان و لە واقعدا ڕنگدانەوەی گزارشت هەواڵ و گزارش لەسەر بارودۆخی کرێکاران و لەسەر پرسە جۆرەجۆرەکانی کرێکاری لە میدیاکاندا چەندە دەتوانێت کارتێکەری بێت و تەسیردانێت لەسەر ئەو وەزعی کە تێدا ئێستاکە دەژین. بەڵێ کاک مەهدی بێگومان کاریگەری زۆری دەبێت لەسەر ڕێخستنی بزوتنەوەی کرێکاری باسکردن دانانی سەکۆکی ئاوا بۆ باسکردن لەسەر تەوەری کرێکار و بزوتنەوەی کرێکاری و کێشە و گرفتەکانیان بێگومان دەتوانێت کاریگەری زۆری بێت لەسەر پاڵپێنانی ئەو بزوتنەوە بەرەو هەرچی زۆرتر سەرتر تاسیراتی خۆی دەبێت کاریگەری زۆری دەبێت لەسەرەوە. خودی ڕۆژهەڵات تیوی یا بەگشتی کە بڵێن لەسەر خودی کۆمەڵە یا میدیاکانی کۆمەڵە ڕاگەنەکانی کۆمەڵە هەواڵەکانی کۆمەڵە هەموو کات باسی چالاکی و
خەسارناسی لەسەر بزوتنەوەی کرێکاری کراوە بە حەقیقەت هەمیشە بووە بەڵام وەکو بەرنامێکی ئاوا کە بتوانێت خەسارناسی لەسەر خودی بزوتنەوەکە بکات بتوانێت ڕێگا پیشاندەرێک بێت بۆ کرێکاران بۆ کە کرێکار بتوانێت مافی خۆی بزانێت مافەکانی خۆی بناسێت بتوانێت بزانێت کە لە شوێنێک کارەکات خاوەنکار کە زوڵمی لێکات معنای خاوەنکار چییە خاوەکانی چەوسێنێتەوە بۆیە دەتوانێت سەکۆکی باش بێت و تاسیراتی خۆی ببێت ئێستا بەداخەوە ئەوەی کە کێشێکی سەرەکی کە خودی کۆمەڵگای کرێکاری گرێتەوە بە حەقیقەت نەبوونی سەندیکاهای کرێکاریە نەبوونی هاوەهەنگی زیاتر لە بینی چالاکان و پێشەوانی بزوتنەوەی کرێکاریە تۆ چاولێکە ئێستا لە هەموو شارێک بەتابێت لە شارەکانی کوردستانی ڕۆژهەڵات هەمووی ئەوانەی کە بەناوی چالاکانی بواری کرێکاری کە مێژوویشانەیە هەمویان دەست بەسەرن هەمویان دەگیرن بۆیە نەسڵی نوێ ئەوان کەوکو نەسڵی پێشوو کە بتوانن تەجاروبی خۆیان بدەن بە نەسڵی نوێ بەداخەوە ئەوە نییە بۆیە تۆ پێویستیت بە شوێنێکێک کە بتوانێت نەسڵی تازی ئەمڕۆ بزانێت کە کرێکار بە کێ دەڵێن مافەکانی کرێکار چییە بۆیە پێویستە ینی تاسیراتی خۆی دەبێت بەرنامایشی ئەوە لەسەر پێم خۆت لەسەر شتێت باسکەم هەر لەسەر خودی دەست بەسەرکردنی چالەکانی کرێکاری کاک مەهدی هەموو کات کۆماری ئیسلامی وەختەکانێت تمشای چالەکانی کرێکاری یا کرێکارێک دەکە هەموو کات بە چاویشی ئەمنیەتی سەیریەکە تۆ تمشاکە داخوازی کرێکارێک چییە بردنەوە سەرەوەی حەقدەسەکانیەتی داواکاری مەسەلەن پاکوخاوێنی شوێنی کار و بێداشی کار و ئیمەنی کارە خوازیاری سندیکا و ڕێکخراوە کرێکاریەکانە یعنی ئەوانە پێداویستیاکی سەرەکیوە سەرەکیە کە هەر کرێکار یا هەر تاکێک بەسەڵەن بەناو کرێکار نەبێت ئەوانە پێویستە کە بیبێت بەڵام کۆماری ئیسلامی هەموو کات کە کرێکارێک باسی داخوازیەکانیکات بەبێ لێپرسینەوە ڕەوانەی زیندانیەکات دەست بەسەریەکات بۆ ئەمە کێشێکی سەرەکیە لەناو مەزوتنەوەی کرێکاری هەموو چالەکانی کرێکاری کە پێشڕەون بەداخەوە ئێستا بەشێکی زۆری لە زیندان دەست بەسەر کراون بۆیە بزوتنەوەی کرێکاری ئەتوانین بە شێوەیە بڵێن بڕێک بێسازمانە بڕێک بێڕێبەرە بە حەقیقەت بۆیە بەرنامەیەکی لەم چەشنا کە لە هەر میدیاک بێت مەسەلەن کانال ڕۆژهەڵاتی کە تا ئێستا توانیوێتی بە حەقیقەت خۆی بناسیێنە بە خەڵک بەشێک لە کرێکاران توانیوان لە ڕێگەی ئەم بەرنامە مافەکانی خۆیان بناسن ئەسان خودی بزوتنەوەکە دەرک پێ بکەن ئەوەوە و ئەم بەرنامەش دەتوانێت هاوتەری بێ لەگەڵ هەموو بزوتنەوەکانی دیکە بزوتنەوە مەدەنیەکان بزوتنەوەی ژنان مامۆستایان خوێندکاران من وتم لە پرسیاری پێشوو کاک مەهدی بزوتنەوەی کرێکاری بزوتنەوەیەکی زیندووە هەموو کات هەیە بزوتنەوەی کرێکاری یا چالەکانی کرێکاری ڕاستە و خۆ یا ناڕاستە خۆ کاریگەری زۆریان لەسەر چارەنووسی خودی خەڵکەیە لە هەموو قۆناغێکە لە هەموو بوارێکە لە هەموو بزوتنەوەیەکە کاریگەریان بووە بۆیە زۆر پێویستە کە لە میدیایەکی ئاوا یا لە میدیاکانی تر هەموو لایەنێک ئیشارەتان بە شتێکی زۆر باش کرد باسکردن لە بزوتنەوەی کرێکاری فقط لە قاڵبی دروشم نابێ بگونجێت بە حەقیقەت تۆ بێ بەرنامەت بۆ بێ ئاجندات بۆ بێ بۆ بزوتنەوەی کرێکاری مەسیری پێ بێ ڕێگای پێ بدەیت جا بۆی ئەم بەرنامانە بەڕاستی کاریگەری خۆیان دەبێت لەسەر لە هەموو قۆناغێک کە بووێتەوە دەشی بێت و هیوەدا کە بەردەوام ببێت و وەڵا سوپاس کە ئاوات پێم خۆشە ئەوە کاتمان بەدەستەوە نەما بەڵام بە کورتی جەمعبەندیەک لەسەر هەڵسەنگاندنی بەرنامەی کرێکار کە لە ماوەی ڕابردوودا کراوە ئەرزیابێکی لەسەر بکەن و دواتر وەک پێشنار دوای بەرنامەی کرێکار وانیەوە ئیتر بەرنامە نەکەناکە نەوە ئەحتمال درێژەیە بێ وەڵامی تر شاید بە جۆرایەک تر تۆزیە متەفاوتتر و متەنەوعتر درێژەیە بێ وەڵام پێم خۆشە باسی ئەویشمان بکەی زۆرتر لە بەرنامەگری لەم چەشنا فکوس کرێتە سەرچە پەرسگەلێک باشترە کاکمەری بێگومان من مدعی ئەوە نیم کە بەرنامەی کرێکار 100% لە ئەرکی خۆیدا لە بەڕێوەبردننی ئەرکی خۆیدا سەرکەوتوو بۆ توانێتی هەموو ئامانجەکانی پێکێت ئەمن مدعی ئەوە نیم و پێم وانە دروستیش بێت کە مدعی ئەوە بین واصلەن زانستی بێ حتا تەماشاکە ئێمە تەلەڤیزیۆنێکی ئۆپۆزیسیۆنی دەوڵەتێکمان لە پشت نییە دەستڕەسیمان بە ژینگەی واقعی کۆمەڵگای خۆمان نییە کە ماتریاڵی لێ دەرپێشین و مۆزوعەکانی تاقیب بکەین و سەر بچێشین وەک میدیایەکی کە دەست و باڵی کراوەتەوە هەموو
کلێن و کارگا و شوێنێک کە مافی کرێکارانی تێدا زەوت دەبێت بچین سەرکەشی بکەین و دوربینمان بەرینە ئەوێ هەواڵێر و ڕێپۆرتێرمان بچێتە ئەوێ و هەواڵی زیندوو مەیدانی تەهیە بکات ئەوە بە دلیلی ئۆپۆزیسیۆن بوونی ئێمە وە خەفەقان و سەرکوتی کە لە ئێران هەیە بۆ میدیایەکی و ئێمە دەستەبەر نابێت لەلایەکەوە لەلایەکی دیکەوە ئەو خەڵکەی کە لە ناوە بۆ خۆیان ستەمەکەیان لێ دەکرێت لە پەیوەندیگرتنی ئاشکرا و ڕوبەڕوو و هاوکاریکردن لەگەڵ تۆدا ڕێگری جددیان لەبەردەمە و دەتوانێت تووشی بەداخەوە لێپرسینەوە و لێپێچینەوە ئەوەیان بکات هەرچەندە کە هەوڵی زۆر هەیە بۆی لە نێو فعالان و شەلاکاندا ئەو تابووەیە بەرەبەرە وها پشکێندرێکەی تر دەستگاکانی سەرکوت نەزانن چێ بگرن ئەو هەوڵە هەیە و لە ساڵانی ڕابردووشدا بەڕێوە چوە بەڵام بەو ئاسە نەگەیشتووە کە چالاکانی کرێکاری بۆ دڵنیاییە بگەن بەو ئاسە نەگەیشتووە کە چەساوەکان بۆ خۆیان بەو دڵنیاییە بگەن کە ئەمەش دیسانەکانی ڕێگرێکە لەبەر بۆیە دەڵێن بە زانستی نییە گەمە بڵین 100% ئەرکەکانمان پێکاوە ئێمە هەوڵی خۆمان بەو پەڕی ئەوەی لە دەستمان هاتووە کردووە بەڵام ئەوە نییە دیسان لەلایەکی دیکەوە چۆن بڵێم دەوڵەتێکشمان لە پشت نییە وەکو لەسەر تا باسم کرد کە هەزینەیەکی گران وها بکات کە بە لە حازی تکنیک و بە لە حازی باقی پێویستیەکانی ڕەسانەیەکی وەکو تەلەڤیزیۆن ئەتۆ بتوانی بەو ئاستە لە کوالیتەی فەنیش بگەی کە پێویستە بۆ هەرچی زیاتر بە ڕێک و پێکتر پیشاندانی مۆزوعەکە و مەجموعەیەکی دیکە کێشە کە دەتوانین لەسەر ڕێگای ئەمە بێت بۆ ئەوەی کە ئێمە نەتوانین بە لە حازی تکنیکی و حتا محتەوایی هەندێک جار وە زیندوو بوون و گەرما و گەرم بوونەوە وە پڕپەیوەندی بوونەوە ئێمە بەرنامە چ وەک بەرنامی کرێکار وە چ وەک باخی بەحسەکان و بەرنامەکانی دیکرێت تلڤیزیۆنێکی وەک ئێمەدا ئیرا بکرێت بە هەمووی ئەوانەشەوە ئەمن دەڵێم هەوڵی وەکو بەرنامەی کرێکار وەکو ئێوە و هاوڕەکانت و ستافی ڕۆژهەڵاتی و باقی ڕەسانەکانی کوردستانیش هەمیسان پیرۆزە ئەوەندە هەوڵە لە دەست هاتووە و کراوە بەڵام بە بڕوای من لە داهاتوودا و چۆنیەتی فعالیتکردن لە داهاتوودا وەکو خۆش باست کرد کە شێوازی جیاوازتان لە نەزەردایە ئەمەم پێم وایە لە ڕێگا دەبێت ئبتکاراتی زیاتری تێدا بێت وەکو بەحسانی کە لە دەرەوە پێشەوەی بێنێ ستۆدیۆ بۆ خۆت باست کرد و من و کاکسامانیش بڕێک بەشداریمان لەگەڵ کرد پێم پێشنیاری باش بوون ئەوەی کە باستان کرد چۆن لەگەڵ باقی پرسە کۆمەڵایەتیەکان و باقی خەسارەکانی کە هەژاری و نەداری و پرسی کرێکاری چەساوی بێداهات و دەرامەت دەتوانێت لە جەستەی گشتێتی کۆمەڵگای بدات پەیوەندیدار و پەیوەندی و ئێرتباتی بزوتنەوەی کرێکاری لەگەڵ باقی بزوتنەوەکانی دیکە هەوڵدان بۆ چەشنە سەکۆیەکی وەها دروستکردن کە ئەم پرسە لەگەڵ پرسەکانی دیکەی وەکو خوێندکاری و ژنان و ئەوە تێک هەڵکێش بکرێت پردی پەیوەندی هەرچی زیاتری بۆ دروست بکرێت لەگەڵ کۆمەڵگا من لەگەڵ هەموو ئەوانە هەم کە دەبێت فکوسیان لەسەر بکرێت و بە هیوای داهاتوویەکی گەشتر و پڕ لە تێکۆشانتر تێکۆشانی هەرچی زیاتر مادوێنە بینی لە خۆشت و لە باقی هاوڕەکانت کە تا ئێستا بەرنامێتان بەڕێ بە دوو دیارە ئێمە نەخشێکی بچووکمان بوو زیاتری زەحمەتەکە خۆتان کاسەمان لە یەک دەقا ئەگەر باسێک ماوە کە نەتکرد بێت پێشکەشی بینەرانی کێ بەڵێ سپاس منیش سپاسی هەموو ستافی ئامادەکاری بەرنامی کرێکارێکم کە بەڕاستی دیارە بەرنامەی کرێکارش بۆ خۆی کەم کۆڕی خۆی هەیە بەڵام کە باستان کرد نەبوونی ئیمکاناتی پێویستی کاریگەری خۆی لەسەر خودی بەنامەکە هەیە بەڵام من وەک داواکاریم لە هەموو چالەکان و پێشڕەوانی بزوتنەوەی کرێکاری یا هەر تاکی کرێکار ئەوەی کە بتوانن بەناردنی هەواڵ راپۆرت ئامار باسکردن لەسەر ژیان و گوزەرانی خۆیان بۆ ئەم بەرنامە کەوکو سەکۆی بێ بۆ دەنگی ناڕزایەتی دەبڕینچینی کرێکار بتوان ئەم بەرنامە زیاتر دەوڵەمەندکەن بە حەقیقەت خۆیان زیاتر بناسیێنن بە هەموو لایەک کاکمەد یەکشت بزانین سندیکای کرێکارانی نانەوایی شارەکانی کوردستان دەبێت لەگەڵ شرکەتی واحدی مەسەلەن تاران پەیوەندیان هەبێت دەبێت ئەوان هەردوو یەک بناسن بە حەقیقەت بۆیە ئەم سەکۆ دەتوانێت مەسەلەن سەکۆیە بێ بۆ ڕنگدانەوە و دەنگدانەوەی داخوازیەکانی چینی کرێکار بەتایبەت لە کوردستانی خۆمان
وە لە کۆتاییشدا من سپاسی هەموو ئێوە ستافی ئامادەکاری بەرنامەی کرێکارێکم وە هیوادارم کە لە داهاتوودا بە بەرنامە و شێوازێکی جیاوازتر لە جاران بتوانێت خەسارناسیێکی زیاتر لەسەر بزوتنەوەی کرێکاری بکات و دەنگی کرێکاران بێت. هاوڕێیان هاوڕێسامان ڕیشە ساحێب و هاوڕێوات قوڕیشی لە کادرەکانی ناوڕێزەکانی کۆمەڵە و دەستەندارکارانی بەرنامەی کرێکار. سپاس بۆ بەشدار بوونتان. بەڵێ بینەرانی بەڕێز بەم شێوە هاتینە کۆتایی ئەم دیدارەشمانەوە زەنجیرە بەرنامەی کرێکار. بەڵام لە هەوڵداین کە لە داهاتوویەکی زۆر نزیک بە بەرنامەیەکی متەنەوەعتر کە کاکڵی و پرسی سەرەکیەکەی هەمان هەر کرێکار بێ، بەڵام تۆزێ دەسوڵمان بەرفراوانترکەین و بتوانین بابەتی تریش بورژێنین لەو بەرنمەیەدا تینەوە لاتان وەتە داهاتوویەکی نزیک بژین بە شادی.